دیارە بە خۆشحاڵیەوە وەکو زانین هەرچەنە بابەتی کۆرۆنا و کەرەنتین و زۆر لەم بابەت و ڕێکارە تەندروستەکانیش بینین کە بەشێک لە فستیڤالە جیهانیەکان بە شێوەی ئۆنلاین بەڕێوە چوون، بەڵام هەندێکی ترشیان بەڕێکارە تەندروستەکان توانران بەردەوام بێت و ئاسایی فستیڤالەکان بە ئەنجام بگەێنرێت. دیارە چانسی بەشێک لە فیلمە کوردەکانیش بە خۆشحاڵیەوە ئەمساڵ توانرا کە لە نێو فستیڤالە جیهانیەکانە بەشدار بن. فستیڤاڵی فیلمی کوردی یەکێکە لەو فستیڤالانی کە ساڵانە بە ئەنجام ئەگەێنرێت و بە خۆشحاڵیەوە لە نێو هامبۆرگایە. دیارە بۆ ئەمساڵ 12مین فستیڤالی فیلمی کوردیەوە چەندین فیلمی کوردیش لەم فستیڤالەیە بەشدارن، جوجای بەوەی کە بە نمایشکردن بێت یاخود بە کێبڕکەی خاڵاتەکان بێ. بۆیە بە خۆشحاڵیەوە بۆ ئەمساڵ بەشێک لە فیلمە کوردیەکان توانیان کە سنووری کوردستان بپەڕێنن و بتوانن لە بەشێک لە فستیڤالە هەرە دیارە جیهانیەکانە بەشدار بن و ببنە خاوەنی خەڵاتی گرنگ. دوابەدوایی کۆرۆنا تەواوی سێکتەرەکانی کلتور و بوارەکانی ژیانی خراپ کردبوو وەستاندبوو، بۆیە ساڵی پێشوو فستیڤالەکە بە شێوەی ئۆنلاین بەڕێوە چوو، بەڵام ئەم ساڵ دیستان لە 12مین فستیڤالی فیلمی کوردی هامبۆرگ دەست پێکەوە لە خزمەتکردنی سینەما و فیلمی کوردیە. فستیڤالی فیلمی کوردی هامبۆرگ 6 ڕۆژ ئەخایەنێت، تایدا لە ڕۆژ یەکەمی فستیڤالەکە کە کاتە ڕێکەوتی 28دا کاتژمێر 6 چەند گۆرانێکی ئۆپەرا بە دەنگی هونەرمەندی باکووری کوردستان پەروین چەککار و میوزیکژان ئارتەن تەکین دواتر ساعت 7 ئێوارە دەستپێکی فستیڤال بێ و ئەمساڵ بە فیلمی ئەزمون لە دەرهێنەری کورد شەوکەت ئەمین کورکی دەست پێکات، ئەوە وەک پرۆگرامی یەکەم ڕۆژ. میدیای 12 فستیڤالی فیلمی کوردی هامبۆرگ ئەوەشیوت بۆ ئەم ساڵی فستیڤال ئەو فیلمانە هاتە قوبولکردن 4 فیلمی درێژ لەگەڵ 23 کورتە فیلم و 6 فیلمی دۆکۆمنتاری لەگەڵ 4 فیلم بۆ مناڵان بەشداریان لە فستیڤالەکەدا کردووە. دواتر 2 پانێل لەسەر سینەمای کوردی سازەکرێت و یەکێک لەو پانێلانە کە 4 میوان لە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و باکوور و ڕۆژاواوە لە ڕۆژی 19 دەست پێکات کاتژمێر 4 ئێوارە بە کاتی ئەوروپا. بۆ ئەم ساڵیش دیسان فستیڤالی 13 فیلمی کوردی هامبۆرگ ڕاستە تا ئێستا خەڵاتی نییە، بەڵام بۆ ساڵی ئایندا خەڵاتی ئەبێت و پرۆگرامێکی باشتر دەبێت بۆ خزمەتکردنی سینەماکارانی کورد و فیلم و سینەمای کوردی.